دیارە ئەمڕۆ 32 ساڵ بەسەر ڕاپەڕی من مەزنەکەی گەلی کورد تێدەپەڕێت کە ئەمڕۆ 32 ساڵە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا شاری هەولێر ئازادکرا. تایبەت بەم بابەتە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت زۆر بەڕێز مامۆستا ئەحمەدگەل بەشداربووی ڕاپەڕین لەسەر ئەم پرسە گفتوگۆ دەکەین. مامۆستا سڵاو لێبێ، سپاس بۆ ئامادەبوونت. سەرتا دەمەوێت پەیامی بەڕێزتان لەسەر یادی 32 ساڵی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستان و ئازادکردنی هەولێر بزانم. زۆر سپاس، سڵاو لە ئێوەی بەڕێز، درود بۆ گیانی پاچی شەهیدانی ڕێگەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان بە شێوێکی گشتی و شەهیدانی ڕاپەڕین و بەتایبەت شەهیدانی ئازاد شاری ڕزگارکردنی شاری هەولێر. بەڵێ مامۆستا، لە یادی 32 ساڵی ڕاپەڕینە مەزنەکەی هەولێر کە کۆمەڵێک ئامانج و دەستکەوت هەبوو بە دیوە سیاسیەکە و واروها دیوێکی دیکەش کە خۆشگوزەرانی بوو بۆ هاوڵاتیان. بەڕێستان وەکو بەشداربوویەکی ڕاپەڕین دوای 32 ساڵ چۆن لە دەستکەوتەکانی ڕاپەڕین دەڕوانن؟ زۆر سپاس. وڵای ئێمە کە کاتێک باسی ڕاپەڕین دەکەن بە شێوەیەکی گشتی پێویستە چەند خاڵێکەیە ئیشارە پێ بدەین. دیارە ڕاپەڕین هەر بابەتێکی عەفەوی نەبووە لە خۆڕەهات بێتە ئەنجام و دروستکرا بێتن، بنەمای هەیە، پێشینەی هەیە. دیارە پێشی ڕاپەڕین بە خۆتان دەزانن ئەنفالەکان دەستی پێکرد و لە ئەنفالەکان زیاتر لە 5,000-6,000 گوندەکانی کوردستان وێران کردن، سوێندران، ئەو خەڵکی ئەنفال کرەوە، ئەو خەڵکی کە ئاوارەی شارەکان کرا و کۆمەلگایان بۆ دروستکرا و ژیانی خەڵک بە شێوەیەکی گشتی ناسروشتی بوو. وهروە لە شارەکان بەردەوام داپلۆسین هەبوو لە گرتن، لە ڕاونان، لە ئازاردان و لەگەر ئەوەشدا بە وردە وردە ئیشکردن لەسەر کۆتایهێنان بە مەسلەی زمانی کوردی، فەرهەنگی کوردی، کەلتوری کوردی. دیارە بۆ ئەو کاتە دوای ئەنفالەکان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بەرنامەی خۆی پێیوا بوو لەم قۆناغەدا پێویستی بۆ دەبێتن خەباتێکی نهێنی، خەباتێک بۆ شارکردنەوەی کۆمەڵانی خەڵک، بۆی کۆمەڵانی خەڵک لە بیریان نەچێتەوە کە چێن و پێویستە چ بکەن، چۆن خۆیان ئامادەکەن بۆ دەرفەتێک، بۆ داهاتوێک، بۆ گۆڕانکاریی منتیقا کورد باوەڕی بەخۆی بەمانەوەی خۆی هەبی کە بتوانێت لە شارەوە ئەو جارە کارێک بکاتن، نەک لە شاخ ینی شۆڕشی شاخ یاخود چەکداری شاخ دەست پێکاتەوە. ئەوە پلانی یەکێتی بوو بۆ ناوخۆ کە لە ڕێگای ڕێخستنەکانەوە ئیشی لەسەر دەکراوە. ڕێخستنەکانیش بە خۆتان دەزانەوە کاتە زۆر زەحمەت بوو، زۆر ناخۆش بوو. لەوانەیە لە شارێکی وەکو هەولێر بە پەنجەکانی دەست ئەو تەنزیمانێک کە بەردەوام بوو مابوونەوە ئیشان دەکرد و باخی هێز و لایەنەکانی تر بەشی زۆری پچڕا بوون و لە شاخێژ یەکی نیشتیمانی کوردستان پلانی ئەوە بوو کەەوە پارتیزانی هێشتەوە کە دوای ئەنفالەکان چەندین مەفرەزەی پارتیزان لە هەموو سوورەکانی کوردستان و لە هەولێریش پارتیزانی هێشتا ئەو پارتیزانانە کە بەنهێنی بە ئیختفا لە گوندە تێکدراوەکان و لە شاخەکان وەکو خۆیان ئەشار دەدا و بە شەو دەردەچوونە ئەوەش بۆ پاڵپشتیکردن و بۆ گەیاندن پەیام بە نیزامی ئەو کاتەی دیکتاتۆری کە هێزەکانی کوردستانێکی نیشتیمانی کوردستان ماوە. بۆیە بۆ دوو شێوەی نیشتیمانی کوردستان پێش ڕاپەڕین بەرنامەی هەبوو، پلانی هەبوو، کاری دەکرد و بە خۆتان دەزانن دوای ئەحداسەکانی گرتنی کوێت و ئەوانە ئەو بارودۆخی کە بەسەر عێراقدا هات و وردە وردە کارەکان بەرەو پێشچوون و گۆڕانکاری لە مەنتیقە کرا و فاکتەری دەرەشی زۆر تەواجدی گەوری هەبوو. یەکێتی بیری لەوە کردووە کە دەبێت ڕاپەڕین بکرێتن یاخود خۆی ئامادەکاتن بۆ ڕاپەڕین. ئەو بوو ئەمە ڕێخستنەهێنیەکانی ناوشار ئەو کاتە ئیشمان بۆ ئەوە کرد کە شانەی چەکدار دروستکەین. ئەوەش لە ڕێگای ئەو پێشمەرگە کۆنانەی کە ئەو پێشمەرگانەی کە بە ئاگداری هاتبوونەوە کاتی خۆی دوای ئەنفالەکان سەرەتا لەوانەوە دەستمان پێکرد، لە پاشان هەواڵەکانی خۆمان ئەوانەی تەنزیم، لە پاشان نامەمان بۆوە لە مەکتەبی سیاسی بەتایبەتی لای هەواڵ کاکۆسرات و ئەو نامانە بۆ ئەو کەسانە بوون کەوا لەگەر نیزام بوون، چەکدار بوون، ڕێکیان خێنەوە پوختیان کەینەوە پێیان بگەین کە ڕاپەڕینی خەڵکی کوردستان سەرناسەری دەبی پێویستە لەگەر میلەتەکەی خۆیان بن. بۆ ئێمە هەوڵماندا لە هەولێر زیاتر لە نزیکی 700 شانەی چەکدار دروستکرێتن کە هەموو ئامادە باشیان هەبوو، ژمارەیان هەبوو، خۆ ئامادەکردن هەبوو بۆ ڕۆژی ڕاپەڕین. بەڵێ مامۆستا، دەستەکان خۆش پێوەک و مێژوێک و بەبیرهێنانەوەیەک باسی بابەتەکە کرا. دەگەڕێمەوە سەر پرسیاری یەکەمم کە لە بەڕێستانم کرد دوای 32 ساڵ ڕاپەڕین بەڕێستان وەکو بەشدار بووێک ڕاپەڕین چۆن لە دەستکەوتەکان دەڕوانن؟
بەتاکید پلانی ڕاپەڕین باسم کرد بەشەشی ماوە بۆ ڕۆژی ڕاپەڕینەکە بەڵام وەکو دەستکەوت دیارە خەونی کۆمەڵانی خەلکی کوردستان کە خۆیان خاوەنی ڕاپەڕینن لەبەرەوەی ئەگەر خەلکی کوردستان نەبوایە بەتاکید ڕاپەڕین سەر دەکەوت و نەش دەکرا ڕاستە شانە چەکدارەکان داینەمەوەی کارەکان بوون هێزی پێشمەرگە داینەمەوە بوو پلانەکە داینەمەوە بوو بەڵام ئەگەر کۆمەڵانی خەلکی کوردستانی لەگەر نەبایە نەدەکرا و کۆمەڵانی خەلکی کوردستانش ڕاپەڕین بۆ چەند بنەمایەک یەک ژیانی خۆیان بگۆڕن کە بریتە لە ئازادی و بریتە لە دەسەڵاتی خۆماڵی کوردی خۆی بەڕێوە باتن و بنەما دیموکراتیەکانی ئەو وڵاتە ڕێک بخرێتن و ژیانی ئینسان باشتر بکرێتن و کورد لە چەسانەوە قوتاری بێتن دیارە دەتوانم برێم ئەو 32 ساڵە ئەگەر مقارنە بکەین ناتوانین برێن شتێک نەکراوە شت کراوە شتی باش کراوە و هەنگاوی باش شەڵێنراوە بەڵام بەپێی ئەوەی کە ئێستا هەیە و لە دەستدایە بەڕاستی لە چوارچێوەی تموعی خەڵکدانیا دەبایە لەوە زیاتر بکرێتن بە تایبەتی ئێستایشی نیشتمانی کوردستان وەکو هێزێکی کە خۆی بە خاوەنی ڕاپەڕن و داینەمە ڕاپەڕن دەزانی ڕازی نییە لە وەزعی کە ئێستا هەیە کە پێویست لەوەی ئێستا هەیە باشتر بکرێتن و دەبێ باشتریش بکرێتن بە تایبەت بۆ گوزرانی ژیانی خەڵکە یەکێکە لە بنەما هەر ئاساسیەکان دەبێت ژیانی خەڵک چەند باشتر بکرێت پێم وایەشتان خەلکی کوردستان شایستە بەوە زیاتر و هەروها دەکرێت لە مەجای سیاسیەوە قەزیە کورد مەسلەیەکەی هێشتا دەتوانم برێم لە دەڵەمەدایە پێویستی بە تەسبیتکردن و زیێژیرکردن هەیە ئەوەش بە ڕێخستنی پەیوەندەکانی هەرێمی کوردستان هەم لەگە ناوەندی دەوڵەتی عێراق هەم لەگە ئەقلیم هەم لەگەر ئەوروپا پێویستی بۆ هەیە کورد بەتەواتی بێغەمبی لەوەی کە جارێکی تر کورد تووشی گرفت نابێتەوە جارێککە شیمیاباران ناکرێتەوە ئەنفال ناکرێتەوە کورد دەبێت ئیش لە ڕووی سیاسی و ئیش لەسەرەوە بکە و کورد بتوانێت لە عێراق بەپێی ئەو دەستورێکە خۆی بەشدا بووە لە دانانی دەستوری دەوڵەتی عێراقی دوای ڕاپەڕین کە بەپێی ئەو دەستورە وەکو هەرێمێشی قانونی بیتن و بتوانین لە عێراق تەوازودی ئەساسی هەبی لە هەموو ئەو حقوقهەیەتی کە لەگەر دەوڵەتی عێراق ڕێکخراوە. بەڵێ مامۆستا دیارە یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندین و کاتی ڕاپەڕین و بەئێستاشەوە هەوڵی یەکریزی لە نێوان لایەنە کوردیەکاندادا و ئەمەش با بڵین لە مێژوو یەکێتیدا ڕەنگی داوەتەوە بە تایبەت لە کاتی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد کە وەک دەستپێشخەری ڕاپەڕین هەوڵی داوە لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکە لە هەوڵی ڕزگارکردنی کوردستان هاوڵاتیانی کوردستان بەدەستێنانی مافەکان هاوڵاتیانی کووردا بێت ئەم دەستپێشخەریەکێتی نیشتمانی کوردستان و هەروەها هەوڵە دیبلۆماسیەکان و یەکریزیەکەی لەگەڵ لایەنە سیاسەکانی دیکە تا چەندە هۆکاری سەرکەوتنی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد بوو. دیارە ڕاپەڕین وەکو باسم کرد ئەگەر بچینە لەسەر مێژوەکە دەتوان برین چەند برەمایەکی بۆ دانێن یەک پلانی ڕاپەڕین کاتی خۆی یەکێتی نیشتمانی کوردستان پلانی ڕاپەڕینی هەبوو بە پلانەکەی دا سەرۆکایەتی بەرەی کوردستانی و بەرەی کوردستانی ماوەیەک لای مایە و لە پاشان قبول کراواتە بەرنامەکە پلانەکە لە لایەنێچێتیەوە پێشنیاز کراوە بەرەی کوردستانی قبولی کرد و دیارە لە ڕۆژانی ڕاپەڕینی ژەگەر ئێمە هەر لە 5 مانگۆ دەست پێ بکەین دیارە بەپێی پلانەکە ڕاپەڕین کرا واتە هێزی پێشمەرگە نزیک بوونەوە لەگە هاتنە پێشووی هێزی پێشمەرگە وردە شارۆچکەکان و شارەکان ڕزگارکران ئەوە ژەگەر تەمەشاکەی ژماری پێشمەرگەکان بە هەموو لایەنەکانی لەگەر بووە بەڵام یەکێتی دەتوانم برێم لە پێشوی لە ڕووی ژمارە و بەشداربووی هەبووە وهروە شانە چەکدارەکان وکو باسم کرد شانە چەکدارەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بوو لە هەموو شار و شارۆچکەکان دروست کرا و هەروە ئیزگەیەکە بوو ئەو کاتە ڕادوێی گەلی کوردستان کە دەتوانم برێم دەوری یەکەمی ڕاپەڕین دەوری یەکەمی دی لە وشیارکردنەوەی خەڵک لە هاندانی خەڵک لە ئاگدارکردن و پەیامەکانی سەرکردایەتی بەرەی کوردستانی کە بوو بە ڕادوی هەموو ماڵێک هەموو خەڵکەشی کوردستان بێ ئەو ڕادوێ نەیدەتوانی بێ لەبەرەوەی تاکە پەیوەندی ڕاگەیاندن و لە نێوان خەڵک و پێشمەرگە و سەرکردایەتی بەرەی کوردستانی و سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان تا دەگاتە ئازادکردنی کەرکووک و دوای کۆزڕەوەکەش دەنجگەلی کوردستانی چێکە لەو دەنگە نەمرانە کەواتە هەموو ئەوانە هۆکارن بۆ یەکێتی نێوان تەبایی خەڵکی کوردستان بۆی ڕاپەڕین کرا ئێستاش پێمان وایە ئەو دەستکەوتانی بۆ دەستهاتوونە بەبێ یەکێتی تەبایی نێوان خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکانی کوردستان بەڕاستی ناپارێزرێ و دەبێ بەیەکەوە بین لەگەریەک بین ئەگەر لەگەریەک نەبین ئەو دەستکەوتانی کە هەشە لەوانەیە تووشی مەترسی بێتن بەڵام پێم وایە بەیەکەوەبوونی خەڵکی کوردستان بەیەکەوەبوونی لایەنە سیاسەکانی کوردستان ئەوە زمانی ئەوە دەداتن کە دەستکەوتەکان بپارێزی و داهێنانی باشتر
لە وڵاتە بەدەست بهێنرێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەدگەل بەشدار بووی ڕاپەڕین، سپاس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان بووی. دەست خۆش.